کادێت ڤایرۆسی کۆرۆنا ئاڵۆزتر دەبێت و سەرێشەی زیاتر دروست دەکات بۆ وڵاتانی جیهان بەتایبەتی بەریتانیا کە جۆرێکی نوێی تێدا بڵاو بۆتەوە و دەوترێت لە دوو جۆرەکەی پێش خۆی توانای گواستنەوەی زیاترە. ئەم جۆرە نوێیە کە جۆری سێیەمە سەرەتای سەرهەڵدانی بۆ باشووری ئەفریقا دەگەڕێتەوە و تا ئێستا دوو حاڵەت لە بەریتانیا تۆمار کراوە. مات هانکۆک وەزیری تەندروستی بەریتانیا ڕایگەیاند ئەم جۆرە نوێیە زۆر جێی نیگەرانیە چونکە توانای گواستنەوەی زیاترە و وا دەردەکەوێت بازدانی فراوانتر کردووە و وەک لەو جۆرەی لە بەریتانیا دۆزراوەتەوە. ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی 300 جۆری جیاوازی هەیە و بە دۆزینەوەی ئەم جۆرە نوێیە سێتیرەی ڤایرۆسەکە دەتوانن مرۆڤ تووشی نەخۆشی بکەن. بەپێی وتەی بەرپرسانی بەریتانیا جۆرە نوێیەکەی کە لە بەریتانیا سەری هەڵداوە واتە جۆری دووەم توانای گواستنەوەی بە ڕێژەی لا 170 زیاترە، بەڵام زانایان باس لەوە دەکەن جۆری سێیەم لە جۆری دووەم زووتر دەگوێزرێتەوە و توانای بەرگریشی بەرامبەر بە ڤاکسین بەهێزترە. ڕیچارد لێسلز یەکێک لەو پسپۆڕانەی توێژینەوە دەکەن لە جۆرە نوێیەکەی ئەفریقای باشوور بە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیا ڕاگەیاندووە جۆرە نوێیەکەی باشووری ئەفریقا ڕەنگە زیاتر بەرامبەر بە ڤاکسین بەرهەڵسکار بێت و ئەگەری توشبوونەوەی هەمان کەسیش کە تووشی ڤایرۆسەکە بووە زۆر زیاترە لەم چەشنەدا. بەرپرسانی ئەفریقا باس لەوە دەکەن ئەم جۆرە نوێیە توانای خێرایی بڵاوبوونەوەی زیاترە و لە گەنجاندا بەربڵاوترە لە کاتێکدا بە پێی وتەی دەیڤد نابارۆ نێردەی ڕێکخراوی تەندروستی جیهانی جۆرەکەی بەریتانیا زیاتر کاریگەری لەسەر منداڵان و گەنجان دروست دەکات. کۆمپانیەکانی بەرهەمێنانی ڤاکسینیش باس لەوە دەکەن ڤاکسینەکانیان بەرامبەر بە هەر جۆرێکی کۆرۆنا کاریگەر دەبێت. هەفتەی ڕابردوو بەهۆی زیاد تەشەنەکردنی ڤایرۆسەکەوە بەریتانیا قەدەغەی هاتوچۆی لە لەندەن و باشووری ڕۆژهەڵاتی ئینگلتەرا ڕاگەیاند ئەمەش نزیکەی 21 ملیۆن کەس بێبەش دەکات لە جەژنی کرسمس و بەرپرسانیش باز لەوە دەکەن لە چەند ڕۆژی داهاتوودا ڕێکاری توندتر و قەدەغەی هاتوچۆ بەشەکانی تری ئینگلتەراش دەگرێتەوە.